دانشجوی زندانی آزاد باید گردد. دانشگاه آزاد است، بنیانشان برباد است. سپاس بۆیەوە بەشدار بوانی بەڕێز خەڵکی کوردستان جارێکی تر مێژوویان بخۆن خەڵکی کوردستان جارێکی تر وڵامێکی شیاویان بە ڕژیمی تەڕندەی ئیسلامیدایەوە خەڵکی کوردستان جارێکی تر ئاستێکی بەرزی وشیاری و گیریان لە خەبات نیشاندا خەڵکی کوردستان جارێکی تر یەکگرتووی هاودەنگی و هاوەهەنگیان لە ئاستی دەماوەریدا نیشاندا خەڵکی کوردستان جارێکی تر شەقامی شارەکانیان هەژاند خەڵکی کوردستان جارێکی تر مانگرتنی گشتیان بە پانایی هەموو کوردستان بەڕێوە برد خەڵکی کوردستان جارێکی تر کوردستانیان کرد بە سەنگەری هەموو ئێران خەڵکی کوردستان جارێکی تر سەلماندیان کە ڕشتنی تەنانە یەک دڵۆ خوێنی ئازیزیان بە بێوەڵام نامێنێت دەبێ هەر لێرەوە بڵێن بژی خەڵکی کوردستان
بڵێن ئێوە ڕەمزی ئازادی و ژیانێکی شیاوی ئینسانین، ئێوە خودی ورە و ئازایەتین، ئێوە مژدەهێنەری دوا ڕۆژێکی باشترن، ئێوە خوڵخێنەری مێژوون، ئێوە شانازی و غروری هەر ئینسانێکی ڕەندەری سەرگۆی ئەو زەویەن. بەڕێزان، خەڵکی کوردستان تەنها لە چەند ڕۆژدا سەرکەوتنێکی مێژوویان دەست بەسەر کرد و لاپەڕەیەکی پڕ لە شانازییان بەو مێژووە زیاد کرد. بەڵام ئەمە تەنها دەستکەوتی ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژە نەبوو. لەلایەکی تریشەوە خەڵکی ئازادی خواست لە ئاسی هەموو ئێراندا سەرکەوتنیان لە مێژوودا تۆمار کرد. سەرکەوتنی یەک لە دوای یەکدڵی و هاوڕایی لە دژی کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژدا دیتمان کە چۆن لەلایەن ژنانی ئازادی خواست، خوێندکارانی بوێر، لاوانی بەهەست و زۆر کەسایەتی ئازادی خواست لە ئاسی ئێراندا هاودەنگ لەگەڵ خەڵکی کوردستان دژی ڕژیمی کۆماری ئیسلامی هەڵوێست گیرە. ئەو شتەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 40 ساڵ حاکمیەتی نەگریسی خۆیدا لێی دەترسا ڕوویدا. سەراسەری بوونی ناڕەزایەتیەکان، یەکگرتووی هەموو ئازادی خوازان لە ئێران، هاوپشتی و لە یەک گرێ خواردنی ناڕەزایەتیەکان لە بیرمان نەچێت کە ئەمە یەکەمین جارە کە بەم شێوەیە هاودەنگی لەبەرەی ئازادی خوازانی هەموو ئێران شکل دەگرێت. بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش لە پەخش ڕاستەوخۆی دیکە لەگەڵتانین. لەم بەرنامەیەش هەر وەک چەند ڕۆژی ڕابردوو قسە و باسێکمان دەبێت لەگەڵ چەند لایەنێکی سیاسی و نووسەر و ڕۆژنامەنووس سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئێران کە سەرنجدانی بۆ ڕادەکێشم. میوانی بەڕێزمان کاک پێشڕۆ محەممەد نووسەر لە وڵاتی ئالمانمان لەگەڵە. کاک پێشڕۆ زۆر بەخێر بی، زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامەیە میوانداریتەکەم فەرموون. زۆر سپاس. کاک پێشڕۆ، خۆت ئاگاداری کە چەند ڕۆژە لە وڵاتی ئێران لە شارە جۆراوجۆرەکانی ئێران، شارەکانی کوردستان خۆپیشاندانێک بەڕێوەیەکە 10 ڕۆژ لەمەوبەر بەهۆی قەتڵی مەحسا ئەمینی دەستی پێکرد، بەڵام ئێستا خواستەکان گۆڕاوە. حەزەکەم سەبارەت بەم مۆزوعە زۆرتر قسەمان بۆ کەم خۆپیشاندانە چۆن دەبینن و جیاوازیم خۆپیشاندانە لەگەڵ خۆپیشاندانەکانی پێشوو لە چیایە؟ سڵاوم، کاتتان باش. لە ڕاستیدا خۆپیشاندانەکە بۆ هەمووان ڕوونە، وردەکاریەکەشی پێم وایە بۆ هەمویان ڕوونە، بەڵام زۆر خاڵی جیاوازتر لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئەم جارەدا هەیە، ئەویش کە دەگەڕێتەوە بۆ سەرتاسەری بوونی یەکەم جاری ناڕەزایەتیەکان لە سەرتاسەری ئێراندا و جۆرێک لە یەکگرتوویی لە گوتار و لە خەباتی هاوبەش لە ناولایەن و نەتەوە و زمان و گەلانی جۆراوجۆری ئێران. ئەم خاڵێکی گەشە لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئەم جارەدا کە جۆرێک لە فۆرمی ڕاپەڕینی بەخۆیەوە وەرگرتووە. تایبەتمەندی ئەم خۆپیشاندانە، ئەم ناڕەزایەتیانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم جارە کە خواستەکان بە تەنها لە خواستی ڕیفۆرمیستیدا نەماونەتەوە، لە خواستی ئەوەی کە سیستمی کۆماری ئیسلامی ئێران چەند پاشەکشێ لە چەند شتێک بکا و چەند خواستێکی هەنووکەی و کاتی بۆ ناڕەزایی دەربڕان بۆ ڕاپەڕیوان جەبەجێ بکا و پاشان هەمویان بڕۆنەوە ماڵەوە. بەبێ گومان ئەم ناڕەزایەتیانە، ئەم خۆپیشاندانانە ئەم جارە کۆماری ئیسلامی ئەگەر نەژڕ و خێنەی لاوازی دەکات نایباتەوە قۆناغی پێشوو. بەڵام چەند خاڵێکی کە پێویستم بە ئەوەیە کە چەند خاڵێک باس کەم لێرەدا. یەکێک لەو خاڵانە زەقبوونەوەی جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە پێی دەگوترێت بە ئینگلیزی دەبڵ ئۆپرێشن، واتە دوانە سەرکوتکردن، دوانە ستەمی دوولایەن کە دەتوانین ئێمە بنای بنێن ستەمی سێلایەنیش بە دیاریکراوی کە لە کوردستان و بەراورد بە ئێران، کوشتنی ژینا ئەمینی، کوشتنی دڕندانەی ژینا ئەمینی لەلایەن پۆلیسی ئەخلاقەوە لە ئێران، کاردانەوەکان بە تاقی تەنها ئەوە نەبوو کە بە دوای کوشتنی ئەم ژنە گەنجەوە داهات کە بە شێوەیەکی دڕندانە لەلایەن پۆلیسی ئەخلاق. ئەم کاردانەوەی کە بەم خێراییە هات
ئەزمموی کەڵەکە بوو چەندین ساڵی ناڕەزایەتی و پەنگ خواردنەوە و سزا و سەرکوتی سەر کۆمەلگای ئێرانیە بە دیاریکراویش کەمەنەتەوەکان و نەتەوە ژێردەستەکان و گروپە ژێردەستەکانی ناو کۆمەلگای ئێرانیە کرێکارانن ژنانن هەژارانن کووردە بەلوچە تورکە ئازەریە هەتا دوایی و ئەمانە عەرەبەکان هەتا دوایی ئەمە هەمووی چڕ بۆتەوە بەسەرێکدا کەڵەکە بۆتەوە لە ناکاوێکدا تەقیەوە ئەم جۆری زەقبوونەوەیە بۆ خۆی گرنگەکەی لەوەدایە کە بە جۆرێک لە جۆرەکان خۆڕسکیەکی گرنگیشی پێوە دیارە بەڵام مەترسیشی هەیە ئەم جۆرە لە خۆپیشاندانە من لە سەرەتا باسم کرد کە ئەم جۆرە لە ناڕزایەتیە کە تەنها بە مەرگی بە دوای مەرگی ژینە ئەمینی داهات تەنها هۆکارەکەی بە تەنها مەرگی ژینە ئەمینی نییە بەڵکو تاوانێکی چەندین ساڵی کەڵەکە بووە بەڵام مەترسیەکانی ئەم جۆرە لە خۆپیشاندانە کە بێگومان وەکو باسم کرد کۆماری ئیسلامی لاواز دەکات کۆماری ئیسلامی لە ئێستاشەوە خەریکە لاواز دەبێت کۆمەڵێک هەڵی استراتیژی کۆمەڵێک هەڵی جیۆپۆلیتیکی پرسی مەسەلەی ئەتۆم پرسی پێوتێکچوونی پەیوەندیە جیهانیەکان بە مەسەلەی ئاڵۆزبوونی هاتە شکستی رووسیا پاشەکشەی رووسیا لە جەنگی یۆکراین ئەمانە هەمووی وا دەکات کە ئێران پێی کەوتۆتە ناو کۆمەڵێک هەڵی استراتیژیەوە کۆمەڵێک هەڵی جیۆپۆلیتیکیەوە کە پێویستی بەوە هەیە بزوتنەوە ڕزگاری خوازەکانی ناوچەکەیان خەڵکی ئێران لەم خاڵە بەباشی تێبگەن کە ئێران ئێستا لە قۆناغێکی لاوازدایە ئەم هەموو فشارە گەورە ئابووری کە لە سەرەتی ئەم هەموو داکشانەوە و قەیرانە ئابووریە گەورەیە بەڵام مەترسیەکانی ئەوەیە کە لە ئێراندا هێزێکی ئۆپۆزیسیۆنی پێشکەوت و خواست تا ئەم ساتە بوونی نییە بۆ نمونە دەبینی لەو ناڕزایەتیانەی لە دەرەوە کۆ دەبنەوە دروست دەبن زیاتری لە دەوری پاشایەتی خوازەکاندا کۆ دەبنەوە بە تایبەت ناڕازیانی فارسی زمان لەبەرەوەی کە تەنها هێزێکە وەکو هێزی ڕێکخراویش بوونی نیە بەڵکو تەنها هێزێک بتوانێت بێتە دەنگی ئۆپۆزیسیۆن ئەم پاشایەتی خوازەکان لە کاتێکدا پاشایەتی خوازەکان بۆ کۆمەلگای ئێرانی ئێمە دەزانین کە شۆڕشی 1970 بەسەر پاشایەتی خوازەکان داکراوە واتە ئەم ئەزمونە لە مێژووی ئێراندا ئەزمونێکی کارەساتبار بۆ خەڵکی ئێران و بۆ گەلانی ئێران و بۆ کۆی پێکاتە کۆمەڵایەتی و سیاسی و نەتەوەییەکان کارەسات بە دووبارە بوونەوەی مەزمونە کارەساتی دیکە بە دوای خۆیدا دێنە هەروەها ناومێدی گەورەش و بێهیوایی گەورەش بۆ بزوتنەوە کۆمەڵایەتەکان بە دوای خۆیدا دێنە بەڵام لە لایەکی دیکەوە ئەمە خۆشی گرنگێکی تێدایە بۆ هێزە یاخود بۆ نەتەوە ژێردەستەکان لە ناو ئێراندا کە هێزێکی باتە ڕوتێکی بەهێز بوونی نییە کە بتوانێت لە داهاتووی ئێرانی پاش کۆماری ئیسلامی حکوومەتێکی مرکزی و سنتەری وەکو ئێستای کۆماری ئیسلامی بەهێزدا بمەزرێنێتەوە بەبێ گومان سازشی نێوان پێکاتەکان ڕووەدا لەم خاڵەدا بۆ نمونە کە ئێمە لێرە وەکو کورد قسە دەکەین وەکو بە زمانی کوردی قسە دەکەین خاڵێکی گەش خاڵێکی گرنگ هاتۆتە بەردەم کوردەوە لە خەباتی 7 ساڵی ڕابردوویدا تا ئەمڕۆ کە بتوانێت سوودی لێوەربگرێت بەو مانایە بتوانێت زیاتر خۆی ڕێخابت بتوانێت زیاتر ڕیشە لەگەڵ کۆمەلگاکەی خۆیدا دروست کاتە پەیوەندەکان لەگەڵ کۆمەلگاکەی خۆیدا دروست کاتەوە هەروەها سازشیش لەسەر خواستە دەبڵ ئۆپرێشنەکانی کۆمەلگای کوردینەکان ئەمە دەزانین لە کۆمەلگای کوردستانە ئێران بە شێوەی سیستماتیک کۆمەلگای کوردستانی کۆلۆنیزە کردووە بە جۆرێک لە جۆرەکان لە گەشەی ئابووری خستووە بەو مانایە کوردستان هیچ دەرفەتێکی ئابووری تێدا نییە تا ئەوەی کە بەشێک لە چەپی ئێرانی ئەمڕۆ داوا لە کورد دەکات کە خەباتەکەی بکاتە خەباتی پرۆلیتاریا لە خەباتێکی فۆرمێکی سیاسیەوە بیکە بە خەباتێکی ئابووری خەباتی چینایەتی لە کوردستاندا بە حکمی ئەوەی بەوەی ئەوەی کە هیچ فۆرمێکی بەرەمێنانی ئابووری نییە واتە هیچ پیشەسازیەک بوونی نییە خەباتی کۆمەڵایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ خۆبەخۆ فۆرمێکی سیاسی وەردەگرێواتە فۆرمێکی ڕزگاری نەتەوەیی وەردەگرێت ئالەوێدا ئەی هاوپەیمانەتی و کاتە دروست دەبێت بۆ تێکشکاندنی زیاتری کۆماری ئیسلامی ئەمە ئێران کە سنتەرە پیشە سازیەکان تەنانەت کە چینی کرێکاری کوردیشی بە زۆر بۆ براوە بۆ ئەوەی لە سنتەرە پیشە سازەکانی ئێراندا کار کرد بتوانن فۆرمێکی ئابووری هاوکاتی فۆرمە سیاسیەکە بەرەو پێشەوە ببن کە دەست بەسەر دام و دەستگای بەرەمهێنەرانەی ئابووری ئەم وڵاتەدا بگرن بانکەکانە کارگەکانە هەتا دوایی خاڵی دووەم ئێمە دەزانین کە لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەرفەتی ئابووری کارکردن بوونی نییە خەڵک کورد بۆتەوە بۆ کە کاری دەرفەتی کاری دەستکەوە پرسی
کارمەندبوونە لە دەوڵەتدا ئەمەش بە دوو قۆناغدا تێدەپەڕە قۆناغێکیان ئەوەیە کە یان ئەوەی کە تۆ ببی بە جاشی دەوڵەتی لە ئێران چکە ئێمە لە دەوڵەتێکی دیموکراتیک دانین مثلا من لە ئەڵمانیا کە کار لە دەوڵەتی ئەڵمانیدا بکەم ناچار نیم ببم بە سیخوڕی دەوڵەتی ئەڵمانیا دەوڵەتەکە دیموکراتە بەڵام لە ئێراندا ناچاری ببی بە سیخوڕ یان ئەوەی لە سیاست دوورکەویتەوە هیچ پەیوەندیت بە سیاستەوە نەمێنە خاڵی سێم دیاردەیەکی کە تایبەت کوردیەویش کۆڵبەربوونە جۆرێکە لە ژیانی دۆزەخی کە هەموو سەربازێکی ئێرانی مافی تەقەکردنی لە کۆڵبەر پێەیە لە کاتێکدا کۆڵبەر هینەکەش بنایاسایی لە قەڵم دەدرێتەوەتە کوشتنی لەلایەن سەربازێکی ئێرانیەوە ڕەوایە لەم ڕۆوە خەبات لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستاندا فۆرمێکی سەرتاپا سیاسی وەردەگرێت بەڵام لە سەنتەرە پیشەسازیەکانی ئێران پێویستە فۆرمێکی خەباتی چینایەتی ڕاستەوخۆتری ئابووری وەردەگرێت نەرەوەی مارکس ناوی دەنێ چەسانەوەی ڕاستەوخۆ چەسانەوەی ناڕاستەوخۆ چەسانەی ڕاستەخۆی ئێران لەسەر کورد تاقی دەکاتەوە چەسانەوەی ناڕاستەوخۆ سەرتاپا لەسەر ژنان و لەسەر کرێکاران و لەسەر هەژارانی کۆمەلگاکە تاقی دەکاتەوە لەم ڕۆوە ئەم جۆرە لە وشیاریە ئەم جۆرە لە دروشمانە لە ناو خەباتی ئەمڕۆی سەرتاسەری ئێراندا گەشە بکە بڕوام وایە زۆر زیاتر لەوەی ئێستا دەتوانێت کۆماری ئیسلامی بە تەواوی لاوازکە ئەگەر نەشتوانێت بیرڕوخێنە تەنها دەرفەت دەخۆکەنە یەک خۆپیشاندان و ناڕەزایەتی دیکەی بەستە بۆ داهاتوو کە بە تەواوی تێک بشکێ ئەم کۆمارە ئیسلامەکە بووە بە تەنانەت بە کارەسات بۆ کۆی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نەک تەنها ئەو گەلانەی لە ناو ئێراندا دەژینیان لەژێر هەژمونی دەسەڵاتی شیعی فارزدان بەڵکو تەنانەت دەبێتە دەرفەتێک خڕوخانی کۆماری ئیسلامی ئێران دەبێتە دەرفەتێک بۆ گەڕانەوەی ئیرادە و هێز بۆ ئەو نەتەوە بچووکتر و لاوازترانە کە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن بە هەروەها لاوازبوونی ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت لاوازبوونی تورکیاش بێ پشت و بەنابوونی تورکیا و هەروەها هەنگاوێکی جددیتریش بۆ چارەسەرکردنی پرسی کورد و کوردستان و نەتەوەکانی دیکەش بە هەروەها ئیگەڕانەوەی ئیرادەیەک تەنانەت بۆ هەرێمی کوردستانیش کە ئێستا بە تەواوی لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێراندایە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ پێشرۆ محەممەد لە وڵاتی ئاڵمان زۆر سپاس دەکەم هاوڕێ پێشرۆ. سپاس بۆ ئێوەش. ئازیزان ئێوەش دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 2045 71 64 50 24 لە تلگرامەوە پەیام و ڕابۆچوونەکانی خۆتان بنێرن کێمە لەم بەرنامەیە ڕاستەخۆ بیخۆینەوە بۆتان. دوای بینینی کلیپێک هاوڕێبەیان زەندیمان لەگەڵە بێت. شانتەشانی پیاوان هەستن هێنە ناوریزی خەبەر شانتەشانی پیاوان هەستن هێنە ناوریزی خەبەر ئێمە کەنیوەی کۆمەڵی وێنەی ماڵێکی غەریب لە کار و شۆڕ و سوڵتانکەی ژنانی تێکۆشەری لە ڕێزاندار و گوڵخەتەر نەترسین و کۆڵمەنەر بەچی مەیدانە حازرین کارخانە و مەزرا و سەنگەر بەچی مەیدانە حازرین کارخانە و مەزرا و سەنگەر شەوشا هەستن باپەڕینە ئەی ژنانی گەشت وڵات شانتەشانی
هاوڕێ بەیانی زەندی عزیز و خۆشەوی زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاستەوخۆ. سڵاو هاوڕێ ڕێزانگیان، هیوادارم باش و سلامەت بن. زۆر سپاستانەکەم بۆ داوەتەکەتان و هەروەها بۆ بەڕێوەبەرانی ئەم بەرنامەیە. زۆر سپاس هاوڕێ بەیان. هاوڕێ بەیان وەکو ژنێک ئەم اعترازاتە چۆن نەبێنی نەقش و ڕەنگی ژنا لەم اعترازاتە چۆن بوو لەگەڵ اعترازەکان پێشوە، چ جیاوازیەک لەم اعترازاتە دەبینی و حەزەکەم نەزەر خۆتان لەم بارە زیاتر بۆمان تۆزەح بن. هەروە کازانن هاوڕێ ڕێزان دوای بە قەتڵگەیاندنی مەحسا ئەمینی ژینای کوردستان بەڕاستی شۆکێکی گەورە بوو بۆ کوردستان و هەروەها بۆ سەراسەری ئێران و هەروەها بۆ ئوروپا. بەداخەوە ئەو قەتڵە حکوومەتیە شۆکێکی گەورەی وارد کرد بە جامعەی بەشەری و هەروەها کە ئەزانن جیاوازی ئەو قەتڵە حکوومەتیە ئەوە بوو کە هەموو کەسێ هاتنە سا و هاتنە سەر خیابان و ئێعترازیان کرێ و ئێعترازەکەیش تا ئێستا هەر بەردەوامە. جیاوازی ئەوە بوو لەم ئێعترازە سەراسەریە بەر عەلەیهی جمهوری ئیسلامی ژنان ڕۆڵێکی بەرچاویان بوو بەڕاستی لە ئێعتراز لە دژی ئەم ڕژیمە کە نزیک بە نیو قەرنا کە ستەمەکە بە ژنان بە نەقسی حقوقی بەشەر و هەروەها پێشلکردنی مافی مرۆڤ. هەروە کە ئەزانن جمهوری ئیسلامی نزیک بە نیو قەرنا ئیلا هین نەبێ نابەرابەری نەبێ هیچ شتێکی بۆ خەڵکەکەی نەکردووە، هەر فقط بێعەداڵەتی کردووە، بێ مافی کردووە، پێشلکردنی مافی کردووە و هەروەها کە ئەزانن بۆ سەرکوتکردنی ئێعترازاتەکان بەداخەوە لە هیچ تێسڵی نەکردووە. هەروە کە ئەزانن زۆر کەس دەستگیر کراوە، زۆر کەس دەست بەسەر کراوە و هەروەها زۆر کەس زەخمی کراوە. حتا خەبەرهایەک هەست کە لە بیمارستانەکانە کەسیان دانیاوە لە دەست و پەیوەندەکانی ڕژیم کە ئەگەر کەسێ زەخمی بوو حتا بڕواتە ئێنا دەست بەسەر بکرێت و تەحویڵی هینی قەزاییەکانی بدا بۆ ئەوەی کە زیندانێکی زۆر دراز مۆدەت یا ئینکە ئێعدام سەرنوشتیان معلوم نییە سەرنوشتیان ئەسڵەن چی بەسەرتێ. در هەر حاڵ ئەگەر ئێمە بین تواشە ئێعترازاتەکان بکەین بزانین چۆنە، بەڕاستی ئێعترازاتەکە زۆر زۆر شتێکی زۆر یعنی سەراسەری بوو. لە کوردستان گەیە تاران، لە تاران گەیە تووە و ئێران و حتا گەیە شارەکانی وڵاتەکانی ئوروپا. حتا تۆ ئەسڵەن تەسەور ناکەی، ئەسڵەن بۆی شت ئەسڵەن تەسەور ناکریا کە چه کەسان گەلێک کە ئەسڵەن باوەڕیشت ناکرد حمایەت لە حقوقی ژنانی ئێران بکەن کە لە ڕەسانەکانە ئێمە ئەیبینین. بە نەزەری من حضوری بەرچاوی ژنان باعث بوو ئەم ئێعترازاتە سەراسەری بێتەوە و بێتە خیزشێکی سەراسەری بەر عەلەی جمهوری ئیسلامی. هاوڕێ بەیان وەک ژنێک و گەنجێک پەیامێک بۆ خۆپیشاندەرەکان چییە؟ پەیامی من بۆ خۆپیشاندەران ئەوەسا ئەگەر ئەم خۆپیشاندەرانە حمایەت نەکرێت فروکەش ئەبێت. هەروە کە ئشارەم پێکرد زۆر کەس دەست بەسەر کراوە. ئەم دەست بەسەرکردنە بەڕاستی ئەم دەست بەسەرکردنە ئەگەر حمایەت نەکرێت معلوم نیە سەرنەوشتیان چیان بەسەرتێ، دەبێ حمایەت بکرێت. ئەم حمایەتیشە چۆن سەرەگرێ؟ بە خیزشێکی سەراسەری کە هێشتا هەر بەردەوامە دەبێ حمایەت بکرێت. ئوروپا چۆن ئێمە تینە دەرەوە، ئێمە هەمومان لە ئوروپا پشتیوانی لە خەڵکەکەین. هەروە کە ئەزانی ئینتەرنێت قەتە ئێستا لە ئێرانە و زۆر بە کەمیش کەس هەیە مەسەڵەن ئەتوانێت پەیامێکی بوچک یا فیلمێکی بوچک بنێرێ. لە هەموو شارێکە ئینتەرنێت زۆر بە کەمی هەست. بۆیە ئێمە دەنگی ئەو خەڵکین لە ئێرانە، ئێمە دەنگی ئەوانین. مطمئن بن ئوروپا ئەبێ بە سنگەرێکی مقاومەت و حمایەت لە خەڵکی ئێران، چون واقعاً لازمە لە شرایەتی ئێمڕۆ. جمهوری ئیسلامی واقعاً بە بۆمبەست گەیە. ئەگەر تەوەجۆتان کرد بە بۆمبەست گەیە، یعنی
تۆ سەراسەری ئێران تواشاکە حتا جمهوری ئیسلامی نیروی کەمە حتا هەر خانەوادەی 2 نەفەر بێنە ماڵە بێنە دەرەوە لە ماڵە دانەنیشن مطمئن بە جمهوری ئیسلامی فەلەج ئەبێت و هەروەها کە ئەزانن بینیمان یەکێ لە شارەکانی شنۆ بە تەسەڕوفی خەڵک دەرهات ئەوە خۆی یعنی نقطەیەکی قووەتە یعنی واقعا ئینسان وەختی ئەو خیزشە ئەوێنێ ئەو شور و شەوقە ئەوێنێ یعنی ئەنرژی ئاات بە خەڵک کە فرەتر حمایەت بکەن فرەتر پشتیوانی خەڵک بکەن من هەلێرە پەیامێکیشم هەست بەڕاستی بۆ ئەو ژنانە کە قژی خۆیان بقرتێنن بۆ ئەشی قژی خۆیان بقرتێنن ئەمڕۆ دەبێ ئەو ڕووسەریە لا ببریدرێت ئەشی قژی خۆیان نەقرتێنن یا ئەو دقیقە کە ڕووسەریەکە لا ئەبن لازم ناکا بێنەوە بەسەریانە و دوایی بێنەوە بۆ ناو بازار و بگەڕن و یا ئێحتراز بکەن مەسەڵەن بۆ نمونە خەبەرێک گەی بە من وتیان ڕووسەریەکە کە ئەو دقیقە لەسەری لابریاگە زۆرێ لە ژنان بازەمێنەوە بەسەریانە ئەوە خۆی باش نییە بە نەزەری من بە بڕوای من دەبێت ئەو حجابە فڕە بدریە ئیتر چون بەڕاستی ئەم خیزشە خیزشێکی ژنانە ژنان بەڕاستی ساڵهای ساڵە ژنان بەڕاستی دەستیاری جمهوری ئیسلامی زۆر ستەمیان پێ تەحمیل کراوە و هەروواکە باسم کرد نزیک بە نیو قەرنە ژنان بێحقوقیان پێکریە ژنان نابەرابەریان پێ ئەکریە بە ئەنوا و ئەهینێکی جۆراجۆر ئەگەر بۆ نمونە سەرکەین نە ژینا مەسەڵەن ژینا نە ئەوڵین قوربانیە نە ژینا ئاخرین قوربانیە ئێمە نابێ دەست لە دەست ڕابگرین تواشا بکەین زانین دوارە کێ بێت بە قوربانی نا دەبێ ئێمە لێرە دەنگی خۆمان هەڵبدڕین دەنگی خۆمان بەرزکەینەوە بەر ئەلەیهی ئەو نابەرابەریە کە جمهوری ئیسلامی نزیک بە نیو قەرنە نزیک بە 50 ساڵە بەرامبەر بە خەڵکەکەی ئەکا من هەر لێرەوە داوا لە ژنان ئەەکەم بەڕاستی ئەم ئینقلابی ژنانە ژنان دەبێ فرتر بەرچاو بن هەروواکەدا ئێستایش هەروە بووە و لە حق و حقوقی خۆیان لە حق و حقوقی هەموو ژنان دفاعکەن و بەخواست و داخوازیەکانی خۆیان بگەین جمهوری ئیسلامی بەڕاستی خەریکە سقوط ئەکا و ئەمەیشە فقط تەنها بە سقوطی ئەم ڕژیمە فقط بە حمایەت و پشتیوانی خەڵک و ئەو وەختە ئاعترازاتی سەراسەری ئەتوانێ مسۆگەل بێت. زۆر سپاس هاوڕێ بەیانی عەزیز بۆ بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس هاوڕێ ڕێزانگیان زۆر سپاسانەکەم بۆ داواتەکەتان هەر خۆش و سڵاو. زۆر سپاس دەکەم. عزیزان پەیامێکمان پێگەیشتووە لە شاری سنەوە نووسیەتی هەر ئەمڕۆ با من هەر بە فارسی بیخوێنمە وەکو خۆی چون لەوانێت لێم تێک بچێ. امروز دوشنبه نوسیه امروز در تداوم اعتراضات سراسری مردم علیه حاکمیت جمهوری اسلامی در محله شریف آباد سنندج تعداد معدودی از طرفداران حکومتی که غیر بومیان سنندج و عوامل مزدور بسیجی بودند با شعارهای حکومتی به خیابان آمدند. همین امروز دوشنبه هم تکرار شد. مزدوران رژیم با مقابله شدید مردم معترض روبرو شده و درگیری شدیدی هم میان معترضان و اراذالاوباش حکومتی که اکثرا بسیجی ها بودند شروع شد. در همین راستا در شب‌های گذشته نیز بسیجی‌ها و خودفروشان محلی با پوشیدن صورت خود در کوچه و محلات اقدام به شناسایی و معرفی معترضان به نیروهای سرکوبگر کردند که تعدادی از این خودفروش‌ها توسط جوانان و مردم مبارز شناسایی شده و مورد اخطار جدی قرار گرفتند. بەڵێ عزیزان ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنە دووبارە دەیخۆنمەوە بۆتان 2045 71 64 50 24 ڕاو بۆ چوونەکانتان پەیامەکانتان بۆ ئەم ژمارە لە تەریق تەلێگرامەوە بنێرن بۆمان ڕاستەوخۆ بۆتانەی دەخوێنمەوە. دوای بینینی کلیپێک دوارە دەگەڕمەوە لاتان. دنیای آرزویم
بنشین تا با تو بگویم از دنیای آرزویم. دنیایی که از پشت تفنگم میبینمش، وقتی که میجنگم میبینمش، که آنجا دیگر جنگی نه، تفنگی نه، زوری نه تا به زور براندازی. میبینمش که آنجا دیگر سرمایه کار را قیچی نمی کند، کس را کسی اجیر نمیگیرد. آنجا دیگر نیاز را با نان در جنگ نمیبینی. اندیشه ها و پنجه ها و رباط ها می سازند و می سازند از نان و شادی و دانش و زیبایی هر آنچه را که بخواهی. اما دیگر در هیچ کارخانه نمی سازند، نه قفلی، نه گاو صندوقی، نه دستبندی، نه کلاهخودی. آنجا دیگر پلیسی و آخوندی نمی بینی مگر صورتک‌هایشان را در باغ وحش پارک محله. بنشین تا با تو بگویم از دنیای آرزویم. دنیایی که نام قشنگش را هر شب بر دیوار خانه‌های فولاد شهر و زورآباد می‌نویسند. نامی که هر صبح عزمی دوباره در دلمان نقش می‌کند. نامی که هر روز بوزینه‌ها آن را با فرچه‌هایی چون ریش‌ها و کینه‌هایشان سیاه پوش می‌کنند. اما نام قشنگ دنیایم از زیر آن سیاهی‌ها هم می‌گوید آنجا هر جا که میروی زیبا شهر است، با مردمی گشاد دل، با خانه‌هایی سرشار از عشق و دوستی. دیوار خانه‌ها تازه اگر دیواری باشد گلبافه‌های اطلسی و شمشادند که مرزهای نازک خوشبختی را نشانه می‌کنند. آنجا صفای عشق از بند زور و زر، از پیری دروغ و ریاکاری آزاد است. زن یار و مرد یار هر دو برابر. افسانه نیستین، باور کن این حقیقتی انسانی است. بنشین تا با تو بگویم از دنیای آرزویم. دنیایی که روز اول مهر با آرزوی آمدنش هر سال در 100,000 شهر چراغانی، در بیشمار کارخانه، خیابان، میدان جشن و سرور جهانی برپا می‌کنیم. دنیایی که زیر سوسوی فانوس معدن می‌بینم آسمان چراغانش را. دنیایی که در کویر خشک نفسگیر می‌بینمش به سبزی جنگل‌ها، می‌بینمش به سرخی مشعل‌ها. آنجا من و تو یاریم، آنجا من و تو با همه یارانیم. با من نگو کجاست، همین جاست یار من. دنیای آرزوی من و تو همین دنیاست، روی همین زمین سفتی که زیر پای ماست. تنها باید که زیر رو شود. آری باید که زیر رو شود، هرچه زودتر. با دست ما که ساخته ایم و میسازیم باید که زیر رو شود هرچه زودتر. بگذار تا باز هم با تو بگویم از دنیای آرزویم. زۆر سپاس بۆیەوە. بەشدار بوانی بەڕێز، خەڵکی کوردستان جارێکی تر مێژوویان خۆخان. خەڵکی کوردستان جارێکی تر وڵامێکی شیاویان بە ڕژیمی تەڕندەی ئیسلامیدایەوە. خەڵکی کوردستان جارێکی تر ئاستێکی بەرزی وشیاری و گیریان لە خەبات نیشاندا. خەڵکی کوردستان جارێکی تر یەکگرتووی، هاودەنگی و هاوەهەنگیان لە ئاستی دەماوەریدا نیشاندا. خەڵکی کوردستان جارێکی تر شەقامی شارەکانیان هەژاند. خەڵکی کوردستان جارێکی تر مانگرتنی گشتیان بە بانایی هەموو کوردستان بەڕێوە. خەڵکی کوردستان جارێکی تر کوردستانیان کرد بە سەنگەری هەموو ئێران. خەڵکی کوردستان جارێکی تر سەلماندیان کە ڕشتنی تەنانە یەک دڵۆ خوێنی ئازیزیان بە بێوەڵام نامێنێت. دەبێ هەر لێرەوە بڵێن بژی خەڵکی کوردستان، بڵێن ئێوە ڕەمزی ئازادی و ژیانێکی شیاوی ئینسانین. ئێوە خودی ورە و ئازایەتین. ئێوە موژدەهێنەری دوا ڕۆژێکی باشترن.
ئێوە خوڵخێنەری مێژوون، ئێوە شانازی و غروری هەر ئینسانێکی ڕەندەری سەرگۆی ئەو زەویەن. بەڕێزان، خەڵکی کوردستان تەنها لە چەند ڕۆژدا سەرکەوتنێکی مێژوویان دەست بەسەر کرد و لاپەڕەیەکی پڕ لە شانازییان بەو مێژووە زیاد کرد. بەڵام ئەمە تەنها دەستکەوتی ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژە نەبوو. لەلایەکی تریشەوە خەڵکی ئازادی خواست لە ئاسی هەموو ئێراندا سەرکەوتنیان لە مێژوودا تۆمار کرد. سەرکەوتنی یەک لە دوای یەکدڵی و هاوڕایی لە دژی کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژدا دیتمان کە چۆن لەلایەن ژنانی ئازادی خواست، خوێندکارانی بوێر، لاوانی بەهەست و زۆر کەسایەتی ئازادی خواست لە ئاسی ئێراندا هاودەنگ لەگەڵ خەڵکی کوردستان دژی ڕژیمی کۆماری ئیسلامی هەڵوێستگیرە. ئەو شتەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 40 ساڵ حاکمیەتی نگریسی خۆیدا لێی دەترسا ڕوویدا. سەراسەری بوونی ناڕەزایەتیەکان، یەکگرتووی هەموو ئازادی خوازان لە ئێران، هاوپشتی و لە یەک گرێ خواردنی ناڕەزایەتیەکان لە بیرمان نەچێت کە ئەمە یەکەمین جارە کە بەم شێوەیە هاودەنگی لەبەرەی ئازادی خوازانی هەموو ئێران شکل. کاخالدیش نهات پۆشتە. هاوڕێیان دووبارە سڵاتان لێبێت. هاوڕێ گەلاوێژ ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانە. هاوڕێ گەلاوێژ، زۆر مەمنون کە داوەتەکەمان و قبول کرد و هەلا ڕقمەوە کە زانمە ماوە زۆر سەر و شلۆقە بەس لە ڕێگەی تەلەفۆنەوە قبولە کرد کە لەم بەرنامەیە بەشدار بیت. ڕێز و سڵاو هەیە بۆ ئێوە هاوکارانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها بۆ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆن لە خزمەتە. هاوڕێ گەلاوێژ، خۆتانی تر ئاگاداری وەزعەکە هەن لە ئێران و لە شارەکانی کوردستان. ویستم زیاتر لەسەرەمە بۆمان قسە بکەی و دوایین قسەکانیشتانەوە بێ کە پەیامی خۆتان بۆ خۆپیشاندەرەکان چی بێت و ڕایگەن. بەڵێ لە ڕاستیدا ئەو ئاخێزەی ئەم ئێستا کە ئەمڕۆ دەڕۆژە دەستی پێکردووە، ئاخێزەکی زۆر گەرموگوڕ و سەرتاسەری و جیاوازە بە نیسبەتی ئاخێزەکانی ساڵەکانی ڕابردوو. زۆر دەماوەریە ئەم ئاخێزە کە بە حسابێک دیارە بە مەرگی ژینا ئەمینی چەخماخەکەی لێدا و تەقیەوە لە بیمارستانی کەسرای تارانەوە دەستی پێکرد، بەڵام 3 ڕۆژ دواتر بە حسابێکی سەراسەری کە لە کوردستان دەستی پێکرد. ئەم احتسابە و ئەم کوشتنی ژینای جوانەمەرگ بەدەست بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی دەنگی دایەوە تەواو سنوورەکانی بەزاند، سنوورەکانی نەتەنیا کوردستان بەکو ئێران و جیهانیشی بەزاند، ناوی ژینا ئاسمانی بووە و تاکو ئێستا زیاتر لە 100 میلیۆن هەشتێکی خواردو و کۆڵێک ئێعترازی لە سەرتاسەری دنیا و بەتایبەتی لە ئێران و لە کوردستان لێکەوتۆتەوە. گەرچی ئەو ئێعترازە سەرتاسەریە و هەروەها لە هەمووی شارەکانی کوردستان و ئێرانی گرتوتە بەر، بەڵام بە بڕوای من هێستا ئەو هێزە بەربەرینەی میلیۆنی خەڵکی کرێکار و زەحمەچێش هێستا هەمووی نهاتوتە مەیدان. بەڵام هەتاکو ئێستاش ئەم ئێعترازاتە کۆماری ئیسلامی خستۆتە لەرزەوە بە ئێعترافی زۆرێک لە سەرانی کۆماری ئیسلامی ئەوان نیگەران لە سەرنگونی خۆیان و بۆیە لە هیچ قەتڵ و ئامێک و کوشت و کوشتاری سەرکوبێکی وحشیانە و ئاشکرا دەست ناپارێزن و ئەو پەیامەشیان لە ئستادی ڕەهبەری و فەرماندەهانی نیزامی خۆیان وەرگرتووە. هەر بۆیە دەیبینین کە لە زۆربەی تەزاوراتەکاندا زۆر بێبەزایانە بە ئەسلحەی گەرم تیرەندازی دەکەن لە خەڵک و تا ئێستا دەیان کەس گیانیان لەدەستداوە و بە سەدان کەس بریندار بوونەوە بە هەزاران کەسیش گیران و کەوتونەتە بەندیخانەکان و بێسەروشێن، هیچ کەسیش بە جێگام شۆنی ئەوان نازانێ. دیارە ئەمە چاوەڕوان نەکراونی لەلایەن کۆماری ئیسلامیەوە چۆن بۆ ئەو شەڕیمان و نەمانە، بەڵام ئەو لای دیکە
کە جەماوەری ئێران بەگشتی هەستاونەتەوە ئەمە ئێمە دەبی زۆر وشیار بین کە بە ئەم احترازاتە بە شعارهای نابەجیە لەبار نەچێ. ئەتا شعاردانی حزبەکان سیاسی لە کوردستان کە کۆماری ئیسلامیش بۆ خۆی ئاگاهانە ئەو کارە دەکە پێشی خۆشە جێکان لیباسی پێشمەگەیان کرۆتە بەریان و هاتوونەتە ناو شار و شعاریان داوە بۆەوەی کە ئاوڵا بێوەسە بۆ من داوا دەکەم لە تەواو خەڵکی کوردستان بە تایبەتی کوردستان کە خۆ بپارێزن لە شعاردانی حیزبەکان چۆن ئەم شۆڕشە شۆڕشێکی جەماوەریە. ئێستا کاتی ئەوە نەهاتووە کە حیزبەکان ڕاستەوخۆ دەخالت بکەن لە ڕاپەڕینە، بەڵام دیارە هەموو حیزبەکانی تێکۆشەر و فعال لە کوردستان بە خەمن هاوکاری دەکەن، یارمەتی دەکەن ئەو ئەخبار و گزارشات و وەزعیەتی ئەو ڕاپەڕینە لە ئێران لە کوردستان لە میدیاکانی خۆیان بڵاو دەکەنەوە و داوای یارمەتی و هاوپشتی جەهانیش دەکەن بۆ ئەم شۆڕشە بەرحەقەی خەڵکی ئێران و کوردستان. بۆیە من داوام لە خەڵکی کوردستانە تکایە خۆت ئاری ئێستا کاتی ئەمە نییە شعاری حیزبیدان بە مانای خۆت کوشیە، بە مانای ئەوەی کە بۆ خۆت لە پشتەوەرە خەنجەر بدەین ئەلەم شۆڕشە و دەستی کۆماری ئیسلامی ئازاد بکەین، ئاوەڵاکەین بۆ قەتڵ و عامی زیاتر، بۆ کوشتاری زیاتر. ئەمە شتێک زۆر خەتەرناکە لە جیاتی ئەمە ئێستا کە بە هەزاران کەس لە تەزاوڕەتچیەکانی ئەم دەورەیە دەستگیر کراون لەسەر تاسەری ئێران جێی خۆیەتی کە شعاری زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێ. ئەم شعارە دەتوانێت سەراسەری بێتەوە، دەتوانێت جیهانیش بێتەوە، پشتیوانی جیهانیش یعنی بۆ خۆی کەسب بکە ئەم شعارانە بدرێن. ئەگەر قەرارە حەملەش بکرێ بە بنکەیەکی دەوڵەتی بە بڕوای من ئەگەر خەڵک لە خۆی ڕادەبینێ ئەو توانە ئێمە لە دەرەوە ناتوانین بڵێ ئەو کارە بکەن ئەو کارە مەکەن، بەڵام نابێ ئەو کەسانێک کە زیندانی کراون پەرامۆش بکرێن. ئەوە زۆر گرنگە. بە پێی هەواڵێکی تازەش کە ئەمڕۆژ لە شنۆ بەدەستم گەیشتووە، هێزەکانی کۆماری ئیسلامی هێزێکی زۆر ڕژاونەتە نێو شار و دانەوێت ئەو شکستی سێ چوار شەو لەمەوبەر کە خواردیان ماڵی سێ جاشیان سوتاند و دوو بانگیان سوتان لە شاری شنۆ بە خەڵکێکی زۆر ڕژانە ناو خیابان و شعاری مەر بە دیکتاتۆریان دەدا. ئێستا دەیەوێت جبرانی ئەم شکستانەی خۆی بکاتەوە بە نیرۆکی زۆری خستۆتە هێناوەتە مەرجی شنۆیە، دەیەوێت لەوێەوە حەملە بکە بە ئیقلیمی کوردستان. دیارە ئەمە شتێکی تازە نییە. کۆماری ئیسلامیان هەر کات لە ناوە کەمی هێنا و شکستی خوارد دەست دەکە بە حەملە بە دەرەوە. ئەس جملە دەتوانێت هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێرانیش بگرێتە بەر. و بۆیە ئەم شەرایطە شەرایطێکی زۆر حەساسە. من پێم وایە ئەلەم شۆڕشەدا لە گۆڕەپانەکاندا لە خیابانەکاندا ڕاهبەرانی ئەم شۆڕشە پەروەردە دەبن. داوەکەم لە تەواو خەڵکی وەجیاناتووی ئێران بە تایبەت کوردستان کە هاوکاری یەکتر بکەن، هەماهەنگی بکەن، شعارەکان وابێ شعارهای ئینقلابی بێ، شعارهایەک بێت کە کیسە لە ڕیش شعارهای سەرنگونی بێ، سیاسی ئازادی زیندانیانی سیاسی بێ، شعاری نان کار مەسکەن ئازادی بەرابەری یەکسانی ژن و پیا بێ. ئەم شعارانە جێخۆیەتی و ئەم شعارانە یعنی شعارهای دەورانی ئینقلابن. ئێستا زۆر زوویە ئێمە بۆەوەی کە پەلە بکەین، ئەزەلە بکەین بەبێەوە کە هێزەکانی خۆمان لەبەرچاو بێ، کارێکی وا بکەین کە دەستی کۆماری ئیسلامی ئاوەڵاکەین بۆ قەتڵ و عامەشی زیاتر. پەیامەکەم هەر ئەوەندەیە کە من لێرەوە ئیجازە بە خۆم نادەم، زۆر لەوە چکۆلەترم کە فەراخان دەم بە خەڵکی ئێران و کوردستان چی بکەن و چی نەکەن، چۆن ئاستی وشیاری خەڵکی ئێران و کوردستان
ئەوەندە چۆتە سەر بۆ خۆیان دەتوانن ڕێبەری و سازماندەهی و ئەم ئاخێزانە ڕێکخرا بکەن. بەڵام ئەوەی کە من لێرەدا کەمی دەبینم هاوپشتی چینی کرێکارە، ئەحتسابی کرێکارانی شرکەتی نەفت و سەنعەتی گەورەکانی ئێرانە. دیارە دانیشتوویانی ئێران بەتایبەت تاران ئێلامی ئەحتسابیان کردووە، بەڵام ئەم ئەحتسابانە زیادیان گەرچی دەتوانێت تاسیری هەبیان، بەڵام ناتوانێت ڕێژیمی کۆماری ئیسلامی بە چۆک دابینێ. بۆیە ئێحتسابێکی سەرتاسەری لە ئێران لە تەواو هێز و چین و توێژەکان بەتایبەتی کرێکارانی شرکەتانی نەفت و سەنعەتی و هەروەها دانیشتوویان و معەلیمان و بازنشەستەکان بە هەموو خەڵکی بۆ گیانهاتووی ئێران و کوردستان دەتوانێت چۆک بە کۆماری ئیسلامی دابێنێ و کەمترین زەرەرش بینین لەو ڕاپەڕینەدا. بۆیە دەکرێت خەڵکی ئێران بە تایبەتی خەڵکی کوردستان تاکتیکەکانی خۆیان بە پێی پێویست ئەو جۆری بۆ خۆیان هەڵی دەسەنگێن و پێیان وایە مناسبە تاکتیکەکانیان بگۆڕن بۆەوەی کە ئێمە بتوانین بەم جۆرە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی پوچەڵکەینەوە و هەروەها غافڵگیرش بکرێت، نەکەوەی کە هەر بە یەک شێوە هەموو ڕۆژە لە خیابان خەڵک بداتە بەر گولەی کەڵاشینکۆف و بیانگرێ و بە هەزاران کەس بخاتە زیندان. زۆر سپاس هاوڕێگەلاوێژ ڕۆستەمی. ئەم شۆڕشە ئەگەر نەشتوانیە بە ڕوخانی کۆماری ئیسلامی ختم بێ، بەڵام تەوازنی قوای بە قازانجی خەڵکی فەقیر و هەژار، خەڵکی وەژیان هاتووی ئێران بە تایبەتچینی کرێکار و ژنانی ژێردەستی کۆماری ئیسلامی کە زۆرترین زەربەیان خواردووە لە دەورانی 43 ساڵ حاکمیەتی کۆماری ئیسلامی، ئەم شۆڕشە سەری ڕاوەستانی نییە. هاوڕێگەلاوێژ زۆر سپاس. و پاشەکشە بە کۆماری ئیسلامی دەکەو و لاپەڕینەکی زیێڕینی تر بە مێژووی خەباتی خەڵکی چەوساوی ئێران و کوردستان زیاد دەکەن. زۆر سپاس هاوڕێگەلاوێژ، داوای لێبوردنەکەم کاتی بەرنامەکەمان زۆر کەم ماوە. زۆر سپاس بۆ بەشداریت. سپاس بۆ ئێوەش دەکەم. زۆر سپاس. هاوڕێیانمان زۆر داوای کلیپەکان، بەس چون میێوانە تری ئازیزمان لەگەڵاوە لەوانەیە فریای ئەوە نەکەوین کە کلیپێ لەم بێنە بڵاو بکەینەوە لە کۆتایی بەرنامەکە. هاوڕێنم لە کۆنترۆل حتمما کلیپەکان بڵاو دەکەنەوە. هاوڕێ لالە زۆر بەخێر بێن، زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ڕاستەخۆ لەگەڵتانم. سپاس دەکەم. منی شەروار ڕێز و سڵام هەیە بۆ هەمووتان، بە تایبەت بۆ بینەرە ئەزیزەکان. هەر لێریشەوە دەمهوێت سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی ژیناکان و هەموو ئەو کەسانەی کە لەو چەند ڕۆژەدا بۆ ئازادی جانان بەخت کرد سەرخۆشیانێ. هاوڕێ لالە ڕاوبۆچوونی خۆتان لەسەر چیە زیاترمان بۆ هاوڕێ لالە؟ پێما بە پەیوەندیمان لەگەڵ هاوڵە لالە قەت بوو تا هاوڕێ لالە دێتەوە کلیپە ببینی. هاوڕێ لالە دەنگمە بیستن داوای لێبوردن دەکەم لەگەڵ داوای لێبوردن بۆ ئێوە بۆ هەموو بینەرە ئەزیزەکان. بەڵێ
هاوڕێ لالیگیان لەسەر ئەم خۆپیشاندانەکانی ئێران لەسەر ڕۆڵی ژنان لەم خۆپیشاندانە لەسەر خواستەکانیان زۆر بە کورتی ینی 5 تا 7 دقیقە بتوانانی بۆمان بچون کاتی بەرنامەکەمان ڕوو بەتەواو بوونە زۆر سپاس دەکەم. دیارە ئەو خۆپیشاندانی کە ئێستا کرا جیاواز لەگەڵ خۆپیشاندراکانی پێشتر کە کراوە لە ئەرزی ئەو چەندین ساڵە مەرگی ژینا بوو وەکو ئاتش پیشانێک بوو ئیتر ئەو دەنگە خەفانەی هەموو وەکو گودازەیەک بوتەواوی ئێرانی گرتەوە تەنیا بەخشێک قەشێک نەبوو بەڵکو تەواوی خەڵکی ئێران لە گەورە و چکۆلە کرێکار معەلیم ژن پیاو بە هەموو شغڵ خەڵک لە هەموو لەحازێکە و لە مەزیقەدا بوون بۆیە مەرگی ژینا بوو بە ئاتش پیشانێک کە گشتی وەخۆ خست بۆیەش پێم وابێ ئەو خۆپیشانە دەنگم دێت هاوڕێ لالە دەنگت لای من بڕا هاوڕێیان هەر بۆیە پێم وایە دەنگی ئێوە بۆ من دێت بەڵێ بەڵێ فەرمون جا بۆیە هەر پێم وایە ئەو خۆشانە کە ئێستا کراوە زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەوانەی پێشتر خەڵک هەموو یەکدەنگن ئێستا شعارەکان شعاری ئازادیە شعاری نانە شعاری کارە شعاری هاوڕێ لالە بەداخەوە دەنگت دووبارە بڕا دەنگت بۆ من نایە کاتی بەرنامەکەمان تۆ بوو لەم تا من یەکڵم کە باراوە بۆ سلێمانی و دەوروبەری بەیانی ڕۆژ چوارشەممە کاتەکەشی چواری پاشنڕۆ لە شەقامی سالم خۆجووری بەرگانەی کە کۆبوونەوەیکی ماوەریە بۆ دیوانی لە زانی کوردستان و ئێران لە ستەم و چەساوەدارم خەڵکی سلێمانی و دەوروبەری لەم جوابی وازە بنەوە بە زوری خۆیان ئەم خۆپیشاندانە زۆر باش جوانتر بەڕێوە ئازیزان کاتی بەرنامەکەمان دەوانەیە ساعتێ یا 2 ساعتر دەگەڕم وڵاتان بەس هاوڕێ لالاگەر ئەجازە بەن کاتی بەرنامەکەمان تواو بوو من لە بەشی دوی بەرنامەی ڕاستەخۆدا لە دووارە لەگەڵتان دەبم زۆر باشە زۆر سپاس فقر و بندگی ز حوصله رنج کار و خستگی مان تنیده اند تور و پود بردگی سپاه کاریم و توده های محرومان به جان شوند رهروان راهمان چو آخرین نسل بردگان و بی چیزان قیام ما واژگون کند جهان به پا ای گرسنگان ای ستمکشان به سوی سوسیالیسم به سوی آزادی به سوی دنیای نوین به پا به سوی سوسیالیسم
جزم ما به دست خود باید رها شویم. سلاح ما اتحاد ما و حزب ما، نظام کهنه را زیر پا نهیم. زمانه صاحبان زور و سرمایه به سر رسد این زمانه ستم، به سر رسد عمر حاکمان بیکاره که داده ایم دست خود به دست هم. به پا ای گرسنگان، ای ستمکشان به سوی سوسیالیسم، به سوی آزادی، به سوی دنیای نوین، به پا به سوی سوسیالیسم. ما دارد تنین دیگر، تنین پس در نبرد سرنوشت. به دست ما پرچم رهایی بشر، زمین ز خشم و ز کینه گشته کشت. به جستجوی سعادت بشر ماییم، مبارزه راه سرخ سوسیالیسم. بهشت خود در همین زمین به پا داریم، به امر خود در نظام سوسیالیسم. به پا ای گرسنگان، ای ستمکشان به سوی سوسیالیسم، به سوی آزادی، به سوی دنیای نوین، به پا به سوی سوسیالیسم. فقر و بندگی، ز حاصل رنج کار و خستگی مان، تنیده اند تار و پود بردگی. سپاه کاریم و توده های محرومان، به جان شوند رهرو